برادۆستە تۆپباران دەکرێت. دانیشتوانی 5 گوندی برادۆست ئاوارە و دەربەدەر بوونە. زیانگەلێکی زۆریان پێ گەیشتووە. وڵا تۆپباران لە بەرچیخەیە بنی ڕەشینە بنپەرێزەیە دەرهۆرە بەربزینە. ئەو هەندە قاتعی بەردەوامە لە تۆپبارانی بنی ڕەشینە تۆپەوە ناوشتکەتە بەرچیخەیەوە بە دەرکە کابراایکەتە ئاین هەموو بەردەوامە. ئەو هەندە گوندە مووقعیان سفرە کەس تێنەما هەموو چۆل بووە هەراتە. یعنی تۆپ لەسەر تۆپی تۆپ بۆ جێ تۆپی کرد دەست لە هیچ شتێکی ناپارێسی نە سیارە ببینی تاوێتی بەشەر ببینی تاوێتی چێلێ ببینی تاوێتی. خوێندنگاکان داخراون. ئەو خوێندکارانەی لە 7 گوندی برادۆست ڕوویان لە قوتابخانەی بنڕەشکین و پێواز دەکرد چڕی تۆپبارانی ئێران ماوەی 5 ڕۆژە لە خوێندنی بێبەشکردوون. مەکتەبشەوە 5 ڕۆژە مەکتەبنی ڕەشتینی داخراوە چاردە ئەوە قوتابی هەیە ئەو ئاوارە بوو هەندێک لە سۆران هەندێک لە سیدەکانە کەس نەوێری بێتەوە ماڵێ ما چار مامۆستا هەیە مامۆستاش ئاوارە بوونێت. ئەو ماوەی 5 ڕۆژە قوتابخانەی بنڕەشکین داخراوە قوتابی و مامۆستاکانی هەموو ئاوارە بووینە چوینە سیدەکان و سۆران و ئەمش بەخۆم قوتابی مە لە سیدەکان لەبەر تۆپباران نەتوانم بچمە قوتابخانەی پۆلی 12مە خوێندنەکەم ڕۆیشت. دووری نێوان بنکە سەربازیەکانی ئێران و پاسەوانی سنووری عێراق لە برادۆست زیاترە لە 3 کیلۆمەتر. لە هەندێک کاتدا ئێران بە دووری کەمتر لە 5 کیلۆمەتر نزیک سەنتەری ناحیەی سیدەکان تۆپباران دەکات. وڵات حەسان، کورسات نیوز، برادۆست.